بەشی دووەمی هەڵسەنگاندنی هاوبەشی کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر لە ژێرناوی ڕووداوەکانی سووریا، ناکامیەکانی کۆماری ئیسلامی و ئاسۆی شۆڕش. خاڵی چوارم. بەڵام سەرەڕای گۆڕانی دەسەڵاتی سیاسی لە دەمەشق بەشێکی زۆری ناوچە کوردنشینەکانی ڕۆژهەڵاتی ڕووباری فۆرات هەر ئێشتاش لە ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی سووریای دموکراتیکدایە. لە هەمان کاتدا هێزەکانی ئەمریکاش لەم ناوچەیەدا بوونیان هەیە. ئەگەرچی ئەم بەشەی سووریە بەردەوام لە ڕێگەی زەوی و ئاسمانەوە لە ژێر هێرشی جەنایەتکارانەی ئارتەشی تورکیەدا بووە و تەنانەت دەوڵەتی تورکیا چەند شوێنێکی بەکردەوە داگیر کردووە، بەڵام کۆمەڵێک دەستکەوتی کۆمەڵایەتی بە نرخی هەبووە کە بە تەواوی لەگەڵ ئەوەی کە لە 2011 بەملاوە لە سووریا ڕوودەدات جیاوازە. سەرەڕای هەر ڕەخنە و تێبینیەک کە ڕەنگە لەسەر تایبەتمەندیەکانی ئیدارەی خۆسەری دموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هەیبێت، بەڵام دانیشتوانی ئەم ناوچەیە بە شێوەیەکی بەرچاو بە جۆرێک کە لە هیچ شوێنێکی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاوتای نییە، ڕاستەوخۆ لە بەڕێوەبردننی کاروباری خۆیاندا بەشدارن. ژنان لە ڕووی یاساییەوە لە مافی یەکسان لەگەڵ پیاوان بەهرەمەندن و لە ئاستە جیاوازەکانی سیاسی، کۆمەڵایەتی، نیزامی و ڕێبەرایەتیدا ڕۆڵێکی چالاک دەگێڕن. کەمینە نەتەوەیی و ئاینیەکانیش بە شێوەیەکی ئاشتیانە پێکەوە ژیاون. سەرەڕای گوشاری بەردەوامی ئارتەشی تورکیە و تێکدانی ژێرخانی ئابووری ئەو ناوچەیە بە هێرشی ئاسمانی، ئەم هەرێمە توانیوێتی بە کەڵک وەرگرتن لە هێزی نظامی و پشتیوانی جەماوەری خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان بە باشترین شێوە ڕێک بخات. ئێستا دەوڵەتی تورکیا دەیەوێت هەموو ئەو دەستکەوتانە لەناو ببات و جگە لە بەکارهێنانی بەکرێگیراوەکانی لە چوارچێوەی ئارتەشی ئازادی سووریەدا هێزە نظامیەکانی خۆی لەسەر سنوورەکان کۆ کردوتەوە و لەگەڵ دەوڵەتی ئامریکا خەریکی گفتۆگۆ و وەرگرتنی مۆڵەتی چوونە ناو ئەو ناوچەیە، ناوچەیەکی کە هێزەکانی ئامریکاش تێیدا بوونیان هەیە. دەوڵەتی ئەمریکا وێڕای ئەوەی کە بەڕواڵەت خۆی وەک دۆستی کورد نیشان دەدات، بەڵام لە ڕاستیدا هەوڵ دەدات لە ڕێگەی وتوێژ و دانوستانەوە بزوتنەوەی ڕۆژاوا لە سیستمە خۆبەڕێوەبەریەکەی و بە تایبەت یەکێک لە ئامرازە بەرگریە گرنگەکان کە بریتیە لە هێزە چەکدارە ڕێکخراوەکانی بێبەش بکات. بەم شێوەیە ئەمریکا بەکردەوە هاوکاری دەوڵەتی تورکیا دەکات لە چەککردنی هێزەکانی سووریای دموکراتیک. ئێستا لە هەلومەرجێکدا کە دەوڵەتی ئەمریکا لە پێناو دەستەبەرکردنی بەرژەوەندیەکانی خۆیدا هاو ئاراستەی دەوڵەتی تورکیای پێباشترە لە پشتیوانی لە خەڵکی ڕۆژاوە، لە هەلومەرجێکدا کە ئەو گروپەی لە دەمەشق دەسەڵاتی بەدەستەوە گرتووە بە هاوکاری دەوڵەتی تورکیا چاوپۆشی لە مافەکانی خەڵکی کورد و لە ناوبردنی دەستکەوتە کۆمەڵایەتیەکانی بزوتنەوەی ڕۆژاوای کردوەتە یەکەم ئامانجی خۆی. لە ئاوا هەلومەرجێکدا تاکە لایەنگر و پشتیوانی ڕاستەقینەی بزوتنەوەی ڕۆژاوا بریتیە لە خەڵکی خەباتکاری ناوچەکە و ئازادی خوازانی جیهان. پشتیوانی هەمەلایەنە و داکۆکیکردن لە خەڵکی ئازادی خواز و مافوازی کوردستانی سووریا بۆ بەرگریکردن لە دەستکەوتەکانیان پێویستیەکی بەپەلە و هەنووکەیە. خاڵی پێنجم. بەڕووخانی دەسەڵاتی بنەماڵەی ئەسەد و بەدەسەڵات گەیشتنی بەرەی تەحریری شام لە دەمشق و شارە سەرەکیەکانی سووریا، ئەو وڵاتە ئێستا لە بەردەم دووڕیانێکی چارەنووسازدایە. تەحریری شام ئەو دەوڵەتەی ئێستای لەسەر بنەمای مۆدێلی دەوڵەتی ڕزگاری ئێدلەب وەک دەوڵەتێکی کاربەڕێکەر ڕێکخستووە، مۆدێلێکی کە بە ئاشکرا بۆ بەشێکی زۆر لە هێزە سیاسیەکان و خەڵکی سووریا قبوڵ کراو نییە. ئێستا چۆنیەتی داڕشتنی یاسای بنەڕەتی سووریا بۆ دیاریکردنی پێکهاتەی سیاسی داهاتوو بۆتە یەکێک لە پرسە سەرەکیەکانی کەشوهەوای سیاسی ئەو وڵاتە. پلانی داڕشتنی یاسای بنەڕەتی لەلایەن دەسەڵاتدارانی ئێستا و هاوبەشەکانیانەوە بە دەستێوەردانی تورکیا و دەوڵەتە بەرژەوەندی خوازەکانی دیکە لە سەرووی خەڵکەوە لە ئارادایە. ئەمە لە کاتێکدایە کە یاسایەکی بنەڕەتی دموکراتیک
تەنیا لە فەزایەکی ئازادی سیاسی بە تەواومەعنا و بە بەشداری نێونرانی هەڵبژێردراوی جەماوەر لە ڕێگەی پرۆسەیەکی دموکراتیکەوە دەتوانرێت ڕێگای دەرچوونی سووریا لەو قەیرانانەی ئێستا خۆش بکات. ئەزموونی دامەزراندنی ڕێکخراوی خۆبەڕێوەبەری دموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەریخستووە کە تەنانەت لە هەلومەرجێکی هەرە قەیراناویشدا دامەزراندنی سووریایەکی دموکراتیک نەک هەر مومکینە بەڵکو تەواو کردەیە. سووریا یان دەبێ ڕێگای دموکراسیەکی ڕاستەقینە بگرێتە بەر کە بەواتای ڕێگە خۆشکردنە بۆ بەشداری سەرجەم چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا و ڕێزگرتن لە فرەچەشنی نەتەوەیی و فەرهەنگی لە پێکهاتەی سیاسی و کۆمەڵایەتی ئەو وڵاتەدا، یان سەر لە نوێ لە گێژاوی شەڕی بەردەوامی ناوخۆدا گرفتار دەبێت. خاڵی شەشەم، ڕنگدانەوەی ڕووداوەکانی ئێستای عێراق و هەڵسوکەوتی پارێزکارانەی کۆماری ئیسلامی لە پەیوەند لەگەڵ هێزە لایەنگرەکانی لە ناوچەکە ناڕەزایەتیەکی بەربڵاوی لە ناو هێزەکانی حەشتی شەعبی عێراقدا پێکهێناوە. عێراق تاکە وڵاتە کە تا ئێستاش ڕژیمی ئیسلامی تێیدا لە ئاستی باڵای دەسەڵاتدا نفوز و کاریگەری هەیە، بەڵام ئەم کاریگەریە ڕوو لە کەمبوونەوەیە. لەگەڵ شکستە خێرا و یەک لە دوای یەکەکانی ڕژیم لە لوبنان و سووریا، هێزە جیهادیە سوننەکان لە عێراق متمانە بەخۆبوونێکی نوێیان بەدەستێناوە. بە ئازادبوونی نزیکەی 60,000 کەس لە دیلەکانی شەڕی دژ بە داعش کە لەلایەن هێزەکانی سووریای دموکراتیکی ڕۆژاوەوە دەست بەسەرن و ژمارەیەکی زۆریان لە سوننەکانی عێراق پێکدێن، توانایی و هاوسەنگیەکی نوێ دێتە ئاراوە. هەر لێستاوە دەنگۆی پەیوەستبوونی پاشماوەی بەعسیەکانی پێشووی عێراق بەم ڕەوتەوە دەبیسترێت. داعشی عێراق ئەمجارە بە ئەزموون وەرگرتن لە بەرەی تەحریری شام لە سووریا بە فۆرم و سیمایەکی جیاوازتر لە ڕابردوو دەردەکەوێتەوە. پشتیوانی ئاشکرا و شاراوەی سعودیە و ئێمارات و هیتر بۆ ئەم ڕەوتە دوور لە چاوەڕوانی نییە. موقتەدا سەدر کەسایەتیەکی ئاینی شیعەی کاریگەر لە عێراق چۆتە ڕیزی نارانی ئاشکرای دەسەڵاتی ئیسلامی عێراق و لە نێو هێزەکانی هەشتی شەعبیشدا دووبەرەکی و ناڕەزایەتی بەرامبەر بە ئێران دروست بووە. ئەم هەلومەرجە بە شێوەیەکی گشتی بۆتە هۆی سەر لە شێواوی دەسەڵاتی ئیسلامی. ئەوان دوو بژاردەیان لە بەردەمدایە، یان دەبێت لەسەر پاشەکشەکانیان لە تاران بەردەوام بن و ڕێگەی دانوستان و سازان هاوکات لەگەڵ زنجیرەیەک لە نەرمی نواندنی قارەمانانە بگرنە بەر، یان ئەوەی کە دەبێت درێژە بەم پرۆسەی شکست یەک لە دوای یەکانەدا بدەن تا وەک بەشار ئەسەد دەگەن بە قۆناغی داڕمانی یەکجاری. خاڵی حوتەم، زمانی خامنەئی لە ئاست پاساوکردنی سیاسەتە شکەست خواردووەکانیدا بێتوانایە. خامنەئی لە دیدارێکدا لەگەڵ کۆمەڵێک لە لایەنگرانی ڕژیم هەوڵیدا شکستە یەک لە دوای یەکەکانی مێحوەری خۆڕاگری لە لوبنان و سووریا پاساو بکات و وریان پێ ببەخشێت. بەڵام ناوەڕۆکی ڕاستەقینەی قسەکانی شتێک نەبوو جگە لە دام پێدانان بە شکست لە بەرامبەر هێزی ئیسرائیل و ئامریکا لە ناوچەکە و دەستەوەستانی لە پەیوەند لەگەڵ ڕزگارکردنی هاوپەیمانە سەرەکیەکەی لە مێحوەری خۆڕاگریدا. ترس و نیگەرانی خامنەئی و دەوروبەریەکانی لە ئاستێکدایە کە هەر چەشنە باس و لێدوانێکیان لەم شکستەی استراتیژیە بە تەواوی قەدەغە کردووە و بە تاوان لە قەڵەم دەدرێت. سەرۆکی دەستگای دادوەریش سەرجەم داواکارانی گشتی لەم بارەیەوە بەرپرسیار کردووە و وەزارەتی ئیتلاعاتیش دەست بەکار بووە. خامنەئی و بەرپرسانی سوپای پاسداران تەواوی ئەوەی کە لە ماوەی 2 دەهەی ڕابردوودا بە بەهای هەژاری لە ناوبردنی ژێرخان و داڕمانی ئابووری، تاڵانکردنی مڵک و ماڵی گشتی، پەرچەکردن و ڕێخستنی تاقم و گروپە کۆنەپەرستەکانی سەر بەخۆیان لە وڵاتەکانی ناوچەکە هەزینەیان کردبوو لە کیس چووە. بۆ پاساوکردنی ئەم دۆخەیەکە خامنەئی هەوڵ دەدات ئەو شکستە وەک تاکتیکی پاشەکشە لەسەر بنەمای فۆرمولەکانی شەڕ ناوبات. بەڵام گرنگی مەسەلەکە ئەوەیەکە بەر لە هەموو شتێک ئەمە نەک هەر پاشەکشەیەکی تاکتیکی نییە، بەڵکو شکستێکی استراتیژیە. هەروەها لەسەر بەستێنی شکست لە هەموو بوارەکانی تردا سیاسەتی دەرەوە و بێتوانایی ڕژیم لە دابینکردنی پەیداویستیە سەرەتاییەکانی خەڵکدا ڕوودەدات.
ناڕزایەتی بەربڵاوی کرێکاران و زەحمەتکێشان و بە تایبەت خانەنشینان بارودۆخی دژواری ئابووری خەڵک بەڕوونی دەردەخات. پیسبوونی هەوای تاران و شارە گەورەکانی دیکە لە ئێستادا بۆتە کێشەیەکی جددی. کەمبوون و بڕانی بەردەوامی کارەبا لە سەرەتای وەرزی زستاندا ژیانی خەڵکی لەگەڵ دژواریەکی زۆر بەرەوڕوو کردوێتەوە. ئەم دۆخە لە کاتێکدا ژیانی لە خەڵک تاڵ کردووە کە ئێران لەسەر دەریای نەوت و گاز هەڵکەوتووە و خاوەنی بیابانی لووت و بیابانی خۆی و هەروەها گەورەترین بیابانە بۆ بەرهەمهێنانی وزەی خۆر کە بەکردەوە نەک هەر کەڵکیان لێوەرنەگیراوە بەڵکو سەدان ملیارد دۆلاریش لە پێناو وزەی پڕمەترسی ئەتۆمیدا خرج کراوە کە تا ئێستا هیچ کاریگەریەکی لەسەر باشتربوونی دۆخی کارەبا نەبووە و لەبری ئەوە قورسترین سزانێ و دەوڵەتیەکان ژیانی خەڵکی بە چەند قات دژوارتر کردووە. ئەوەی کە بەناو پاشەکشەی تاکتیکی خامنەئی کردووە بە شکستێکی استراتیژیک بۆ تەواوەتی کۆماری ئیسلامی ڕێک ئەو پلان و بەرنامە وێرانکارانەیە.